پلانی کشانەوەی نزیکەی 2000 سەربازی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سووریا نیگەرانی ئەوەی هێناوەتە گۆڕێک کە ڕەنگە لایەنەکانی دیکەی جەنگی سووریا بۆشایی ئەو هێزانەی ئەمریکا پڕ بکەنەوە. تورکیا ئەنجامدانی هێرشێکی بۆ سەر کوردان لە سووریا ڕاگەیاندووە. هاوکات گومانی ئەوەش هەیە کە رووسیا پلان ڕێژی بکات بۆ چوونە نێو ئەو ناوچە دەوڵەمەند بەنەوتانە لە سووریا، هەرکە هێزەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سووریان بەجێهێشت. لە لای خۆشیەوە ئیسرائیل ئاگاهی داوە لەمەڕ دەست وەردانی ئێران. هەروەها ئەو ئاگاهیانش لە ئارادان کە چەکدارانی دەوڵەتی ئیسلامی هەوڵ بدەن ئەو ناوچانەی لە سووریا لە دەستیاندا بوو کۆنتترۆلیان بکەنەوە. لەو کاتەوە دۆناڵد ترامپ گوتوێتی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا کاتی پێ دەچێت. ئێمە لە سووریا دەکشێنەوە و هەروەها هێزەکانیشمان. من هەرگیز نەمگوتووە کە بە خێرایی هێزەکانمان دەکشێنینەوە، بەڵام هێزەکانی دەوڵەتی ئیسلامی لە ناو دەبین. سەرۆک دۆناڵد ترامپ ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی خۆی ڕەوانەی خۆرهەڵاتی ناوەڕاست کردووە بۆ ئەوەی وتیوێژ لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا لەگەڵ هاوپەیمانانی هەرێمی بکات کە بریتین لە تورکیا و ئیسرائیل. لەسەر سنووری ئیسرائیل ئێمە کێشە شەڕمان لە سووریا هەیە. ئێمە تاوتۆی برارەکەی ترامپ دەکەین و بۆ کشانەوە هێزەکانمان، بەڵام بۆ ئەنجامدانی ئەو کارە لە باکووری سووریا دەبێت بە جۆرێک بکرێت کە دڵنیابین لەوەی شکست بە گروپی دەوڵەتی ئیسلامی بدەین و ڕێگە نەدەین جارێکی تر سەر هەڵبداتەوە و ببێتەوە بە کێشە. هەروە دڵنیاش بین لەوەی کە پاراستنی ئیسرائیل و دۆستەکانی دیکەمان لە ناوچەکەدا 100% پارێزراو بێت. هاوکات دەبێت ئاگامان لەوانەش بێت کە لەگەڵ ئێمە شەڕی دژی گروپی دەوڵەتی ئیسلامی گروپە تیرۆریستەکانی دیکەیان لە ناوچەکەدا کردووە. کوردەکان لە عێراق و لە سووریا لە پێشەوەی هێرشەکانی زەمینی بوون لە دژی گروپی دەوڵەتی ئیسلامی. جاکشانەوەی هێزەکانی ئەمریکا کوردەکان دەخاتە بەرمەترسی هێرش بۆ سەریان لەلایەن هێزەکانی حکومەتی سووریا و هەروەها تورکیاشەوە. ڕەجەب تەیب ئەردوغانی سەرۆکی تورکیا رازی بووە کە هێرشەکەی بۆ باکووری سووریا دوا بخات، بەڵام هێرشەکە هەر ئەنجام دەدات و لی پاشگەز نابێتەوە و دەڵێت مەبەستیش لەو هێرشە نەهێشتنی تێرۆریستانە لە باکووری سووریا. پەیوەندیە تەلەفۆنیەکە لەگەڵ سەرۆک ترامپ و هەروەها ئەوانەشی کە لەلایەن یەکێنەکانی دیپلۆماسی و ئاسایشیکران و ڕاگەیەندەکان کە لەلایەن ئەمریکاییەکانەوە ئەنجامدران، ئەمانە وایان کرد کە ئێمە بۆ ماوەیەک چاوەڕوانی بکەین، بەڵام بە دڵنیایەوە ئەم چاوەڕوانیە ئێمە بۆ هەتا نابێت. جۆن بۆڵتن ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا گوتی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە باکووری سووریا ڕوونادات بەبێ ڕێکەوتن لەگەڵ تورکیا کە کوردەکان قەتڵ و عام نەکات. هەروەها جۆن بۆڵتن داوای لە کوردەکانیش کردووە خۆراگر بن و هیچ سەودایەک لەگەڵ حکومەتی سووریادا نەکەن ئەوەی سەرۆکەکەی خەریکە ڕەزامەندی هەندێک ڕابەرانی عەرەبی بەدەست دێنێتەوە.